کامێکی تر لە تورکیا کچێک دەبینن چووەتە سەر ماڵی کەونە دۆسەکەی بەردبارانی کردوون لە داخیەوەی سەیفڵڵا وازی لێهێناوە. کچێک لە تورکیا چووە سەر ماڵی کەونە دۆستەکەی بەردبارانی کردن لە داخیەوەی سەیفڵڵا برادەرە کۆنەکەی وازی لێهێناوە. نامەی دڵداری بۆ نانێرێ ئیدی لە گەڕەکە چاوی لێدا ناگرێ و گەمەی لەگەڵ ناکە. بشرا باوکیشی لەگەڵ خۆی بردووە. قەدەغەی هاتوچۆیان شکاندووە بە بەردی گەورە بەرەبنا پەنجەرەی ماڵەکە. دایکی سەیفڵڵا دێتە دەرەوە بەرەبنا یەک کچەکە زۆر دڵڕەشە چەقۆیەکی گەورەی پێ لێەیە. باوکی لەگەڵ سەیفڵڵا ئەوانیش دێنە دەرەوە هەریەکە تێڵایەکی پێیە. ئەمان بەدار دوانەکەی تریش بە چەقۆ هەر کەسە بەویتر دەڵێ لێ دەبرا. لە پڕا دایکی سەیفڵڵا پەلاماری کچەکە ئەیا بۆی ناگیرێ بە پشتاکەوێ. ئێستا هەموو گیراون. ئەمە کچێکی دڵپڕ لاکینەیە و چەند شەقام و بربەستی بڕیوە تا گەیشتووەتە ماڵی کۆنەیارەکەی کە ناوی سەیفڵڵایە. کچەکە ناوی بوشرایە و مەبەستی ژوانێکی عاشقانەی نییە، بەڵکو چاوی سوور بووە. سەرەتا پەنجەرەی ماڵی کۆنەیارەکەی دەشکێنێت. بەمە دایک و باوکی سەیفڵڵا دێنە دەرەوە. دایکی بەدارێک لە بوشرا دەدات، بەڵام بوشرا چەقۆ دەردەهێنێت و دەستی دایکی سەیفڵڵا بریندار دەکات. دواتر هەر بە چەقۆ باوکی سەیفڵڵاش بریندار دەکات. لەو کاتەدا باوکی بوشراش دەگاتە ئەوێ وەک ئەوەی کارەکە پلانداڕێژی بۆ کرابێت، چونکە باوکی بوشراش هاوشێوەی کچەکەی چەقۆیەکی لەدەستە و باوکی کوڕە بریندار دەکات. لەو کاتەدا بوشرا چەقۆیەکی دیکە لە قۆڵی دایکی سەیفڵڵا دەدات. اینجا دەیانەوێت ئەوێ جێبێ هەڵن. لەو کاتەدا سەیفڵڵا لە ژوورەوە دەردەپەڕێت. سەرەتا دارێک لە کۆنەیارەکەی دەدات و دواتر دەچێتە گیانی باوکە چەقۆ لە دەستەکەی. بەتوندی لە یەک دەدەن و دایک و باوکی سەیفڵڵاش دەیانەوێت کۆتایی بە شەڕەکە بهێنن، بەڵام دایکی سەیفڵڵا بە خراپی بەرزەوی دەکەوێت و ئازاری پێدەگات. بوشرا ویستی کۆنەیارەکەشی بریندار بکات، بەڵام بۆی نەکرا و لەگەڵ باوکی شوێنەکەیان جێهێشت. دوای کەمێک ئەمبوڵانس گەیشتە شوێنی ڕووداوەکە و دایک و باوکی سەیفڵڵایان برین پێچ کرد و گواستنیانەوە بۆ نەخۆشخانە. هەر لەو کاتەدا تیمەکانی پۆلیس بوشرا و باوکیان دەستگیر کرد. بوشرا و باوکی بە شکاندنی قەدەغەی هاتوچۆ و بریندارکردن تۆمەتبارن. کۆسار عوسمان ڕووداو